مردنی 40,000 کەس لە ساڵدا بەهۆی پیسبوونی هەوا لە ئێران. بەرپرسی ماڵپەڕی نێونەتەوەی ڕیزبەندی کەیفیەتی هەوای شارەکان ڕایگەیاند لێکۆڵینەوەکانی ئەم ناوەندە دەری دەخات کە شەوی یەکشەممە 2 گەلاوێژ و سەر لە بەیانی دووشەممە 3 گەلاوێژ تاران پیسترین شاری جیهان بووە و ڕقەمی پێوەری پیسبوونی هەوای 327 نیشاندا. ئەم بارودۆخە بۆ هەموو تەمەنەکان مەترسیدار ڕاگەاندراوە. دوا بە دوای تونتربوونەوەی ڕادەی پیسبوونی هەوا و ئەوەی کە تاران کەوتە بارودۆخی بنەوشەوە، نەخۆشخانە و ناوەندە دەرمانیەکانی پایتەخت کەوتنە حاڵەتی ئامادەباشیەوە. حەسەنلوو بەرپرسی ناوەندی لێکۆڵینەوەی پیسبوونی هەوای تاران سەبارەت بە ستانداردی کەیفیەتی هەوا لە ئێران وتی لە ماوەی یەک دەهەی ڕابردوودا ئێران تەنیا وڵاتێک بووە کە نەتەنیا ڕادەی ستانداردی ملی کەیفیەتی هەوای کەم نەکردوێتەوە، بەڵکو بەهۆی دەستپێڕانەگەیشتن بە کەیفیەتی هەوای گونجاو تەنانەت ڕادەی ستانداردی بەرزتر کردوێتەوە. ئەمە لە حاڵێکدایە کە ئیبراهیم ڕەیسی ڕۆژی 21 پوشپەر لە دانیشتنی وەزیرانی ژینگەی وڵاتەکانی ناوچەی ڕۆژاوای ئاسیا وتبووی ئێران ئامادەیە ئەزمون و زانستەکانی خۆی لە بابەت کەمکردنەوەی پیسبوونی هەوا لە ئیختیار وڵاتەکانی جیهاندا دابنێ. بەپێی ئامارە حکوومەتیەکان لە ئێران بەهۆی پیسبوونی هەوا ڕۆژانە 110 کەس گیان لەدەستەدەن کە بێگومان ئامارە ڕاستەقینیەکان پتر لەوەیە. ئەمە بەواتای مردنی 40,000 کەس لە ساڵدا بەهۆی نالایەقبوون و بەرپرسیار نەبوونی حکوومەتی ئیسلامی لە ئاستیان و ژیانی خەڵک و هەروەها بڕیارە کارە ساتبار و نازانستیەکانی بەرپرسانی دەوڵەتی و ژینگەییە. بە شێوەیەکی گشتی مامناوەندی ڕێژەی مەرگ و میر لە ئێران وێنایەکی کارە ساتبار لەوەی کە لە ئێران دەگوزارێت نیشان دەدات. مردن بەهۆی پیسبوونی هەوا، بەهۆی ڕووداوی هاتوچۆ، بەهۆی ئەو ڕووداوە سروشتیانەی کە دەکرێت پێشیان پێبگیردرێت، مردنی منداڵان بەهۆی گرفتی خۆراک و دەرمان، مردن بەهۆی کۆڕۆنا و بەهۆی بەکارنەهێنانی خێرای واکسەناسیۆن و دووپاتبوونەوەی هەرڕۆژەی مردن و گیان لە دەستانی مرۆڤەکان بە جۆرێک ئاسایی بۆتەوە کە وەک بڵێ ڕووداوێکی بچووکن و خەڵک لەگەڵ دووپاتبوونەوەکەیان ڕاهاتوون. پیسبوونی هەوا بابەتێکی جیهانیە و بەڕەچاوکردنی سیاسەتی دروست و زانستی و ژینگەیی بە سەرمایە گوزاریکردن لە بواری وزەی خاوێن، بە پێکهێنانی تۆڕی ئەمن و هەرزانی گواستنەوەی گشتی، هاندان و ئاسانگرتنی دامەزراوە جەماوەری و دانشگاییەکان، بەکارهێنانی کارناسانی خاوەنڕا و پسپۆر لە بوارە جیاوازەکانی ژینگەی تەندروست و ڕاهێنانی خەڵک و بەکارهێنانی ڕاگەیەنەرە گشتیەکان دەکرێت بەر بە پیسبوونی هەوا بگیردرێت و کێشە و گرفتەکانی سەرچاوەگرت و لە پیسبوونی هەوا تا ڕادەیەکی بەرچاو کەم بکرێتەوە. بە پلانی کورتماوە، مامناوەند و درێژماوە، هەروەها بەشداری چالاکانی خەڵک بە پیشەییکردن و بەڕۆژکردنەوەی تەکنۆلۆژیا لە بوارەکانی پیشەیی، کشت و کاڵ، دروستکردنی فەزای سەوزی زیاتر و پێشگرتن بە لە ناوچوونی دارستانەکان، ڕەخساندنی بواری گونجاو بۆ گروپەکانی لایەنگری ژینگە، هەروەها بە هاوکاری ناوچەیی و جیهانی دەکرێت پیسبوونی هەوا بەڕادەیەکی زۆر کەم بکرێتەوە. کارێکی کە کۆماری ئیسلامی خراپترین نمونەی لە ناو دەوڵەتە سەرمایەدارەکانی جیهاندا لە خۆی نیشانداوە و لە هەموو ئەم بوارانەدا بە شێوەیەکی دوژمنکارانە و وێرانگەر بە پێچەوانەی ئەوانە کاری کردووە. لە ئێران سیاسەت و کردەوەکانی کۆماری ئیسلامی بەردەوام هۆکاری وێرانبوون و پیسبوونی ژینگە بووە. ڕژیم بەڕێگەپێدان بەوەی کە پاشڕۆکان بڕژێنە ناو ڕووبار و دەریاچە و قامیشەڵان و زوونگاوەکان زەرەر و زیانێکی لە قەرەبوو نەهاتووی بە ژینگە گەیاندووە. بەورد-نەبوونەوە لە داڕشتن و بەڕێوەبردنی گەڵاڵەی 5 ساڵەی ئابووری، بە دروستکردنی بەنداوی ناکارناسانە، گۆڕینی ڕێڕەوی ئاوەکان و لە ناوبردنی زەوی و زارەکان، زیانێکی گەورەی بە ژینگەی ئێران گەیاندووە کە دەرەنجام و لێکەوتەکانی لە پیسبوونی لە ڕاددەبەدەری هەوا، ئاگرتێبەربوونی دارستانەکان، دروستبوونی لافاو، وشکبوونی ڕووبار و دەریاچە و زۆنکاوەکان و هەروەها ڕۆچوونی زەوی و لە کەڵککەوتنی ساڵانەی هەزاران هێکتار لە زەویە پڕپیتە کشت و کاڵیەکاندا خۆی نیشان دەدات. واقعیەت ئەوەیە کە گیان و تەندروستی خەڵک بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی هیچ بایەخێکی نییە.
ئەم بێموبالاتی و نابەرپرسیارەتیەی دەسەڵاتدارانی ڕەژیمی ئیسلامی بە تایبەت لە هەڵسوکەوت لەگەڵ کارەساتە ژینگەییەکان زۆر بەرچاوە. بەرپرسیارەتی گەیاندنی زەرەر و زیانێکی ئاوا قورس بە خەڵک لە ئەستۆی دەسەڵاتێکە کە تێیدا گەندەڵی، دزی و بەرتیلوەرگرتن لە هەموو ئاستەکانی ڕەژیمدا جێگیر بووە. ئەگەر تەنیا بەشێک لەو بە ملیار دۆلارانەی کە ساڵانە خەرجی پرۆژە موشەکی و ئەتۆمیەکان بەهێزکردنی هێزە سەرکوتگەرەکان، دەستێوەردانە ناوچەیەکانی لە دەرەوەی سنوورەکان، خەرجی ناوەند و دامەزراوە ئاینیەکانی پەرەپێدەری خوڕافات و دواکەوتووی دەکرێت، خەرجی پێشگرتن بە لە ناوچوونی دارستانەکان و پیسبوونی هەوای شارەکان و هیتردا دەکرا، شایەتی کارەساتی مەرگی 40,000 مرۆڤ لە ساڵدا بەهۆی پیسبوونی هەواوە نەبووین. پێشگرتن بە دەستدرێژیەکانی ڕەژیم و خاوەنانی سەرمایە بۆ سەر ژینگە و تەندروستی مرۆڤەکان، چ لە ئێران و چ لە باقی وڵاتەکانی تر، لە گرەوی بەهێزتربوونی بزوتنەوە کۆمەڵایەتە ژینگەییەکان لە هەموو شوێنێکدایە. مافی هەر مرۆڤێکی سەر ئەم گۆیزەویەیە کە لە هەوای تەندروست و ئاوی خاوێن و خواردەمەنی پێویست بەهرەمەند بێت. بۆ دەستەبەرکردنی ئەم مافە پێویستە بە شێوەیەکی ڕێکخراو دەست بە تاوانبارانی لەناوبردنی ژینگە خەبات بکرێت.